هەر سەبارەت بە ڤیزیت کوردستان گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێز هەڵمەت کێستەیی دەکەم کە گوتەبێژی دامەزراوەی ڤیزیت کوردستانە. ڤیزیت کوردستان واتە سەردانی کوردستان بکە. کاک هەڵمەت ئەم کاتتان باش. ئەمڕۆ وا بە فەرمی ڕای دەگەینن پیرۆزە بۆ نمونە ئەڵێن ئامانجی ئێمە ئەوەیە تا 10 ساڵی داهاتوو واتە تاوەکو 2035 نزیکەی 10 ملیۆن گەشتیار بێ سەردانی هەرێمی کوردستان بکەن. پلانتان چییە بۆ ئەمە؟ بەنیازن چی بکەن؟ چۆن ئەو گەشتیارانە ڕائەچێشن؟ چکە ژمارەیەکی زۆرە. بله زۆر سپاس بێگومان ئەڤرو ئاهەنگە بوومە ئەڤروکە جەژنە زۆر سپاس بۆ پیرۆزباهێنوە چونکە ئەڤروکە ڤیزیت کوردستان فەرمی دێتە ڕاگەهاندن کارێکەیە کو ئەم گەلێک ji dil bi distozî dikin derbareyê wan armancan jî bêguman ya xirvekirina yan ku înana geştiyaran 20 milyon geştiyaran ta sala ta 10 salên bên ev em wekertê taybet wek saziyeka nehukûmî me derfedî madem karnameya hikûmeta Herêma Kurdistanê ev armanca daye me jî gotî em wekertê taybet xwe bepirس zanîn vê derfetê destxwe bînî û ser wê çendê kar bikin bi çendîn proje bêguman ger bas li geştiyarî bikin geştguzarê bikin çendîn babetan çendîn beşan xwe wergirî yek ji wan ew e ku berî her tiştî em rûyê rasteqîneyê Kurdistanê îşa cîhanê bikin ku em xwe rêya bijîn mîdyayên nêvdewletî berê xelkî bêne Kurdistanê û em xwe Kurdistanê bînin ka Kurdistan çi navûnîşaneka heta nûkeya berze ya çenda zengîne hem bîrû û kultûr û hem jî مەبەستی من لەوە بوو کاک هەڵمەت hevkên vê bi cîhanê dêne nîşan. کاک هەڵمەت مەبەستی من لەوە بوو ئەو گەشتیارانە چۆن ڕادەچێشن چ وەسیلەیەک بەکاردەهێنن باشە چ وەسیلەیەک بەکاردەهێنن بۆ ئەوەی ئەم گەشتیارانە بێن سەردانی هەرێمی کوردستان بکەن چونکە ئامانجی ئێوە گەشتیاری بیانیە زیاتر بێگومان وایە بووێ چەندێ چەندین پێشگرنگن دەستپێکی ژێرخانەیەک گرنگەیە گەشتیاریدا و گەشتیار هەرکی بێت هەکوو بهێت سەربوڕێکە سەرکەفتیانە کوردستانی ببینی داکوپشێ ئەو باشترین ڕێکاری ئەو کەسە دیژی بێ بووێ چەندێژی ماوەک ڤیزیت کوردستان هەستکردی ئەم وەک سیهوانەیەک بین بۆ هەمی چالاکی و کارên گەشتیاری بە هەمی ئەوان کەسێن و کەرتی گەشتیاریدا کار دکەن لەژێر سیهوانەیە خۆ کۆم بکەین و هۆسا بە پرۆژەین جدا پرۆژەین مەزنین سەرنج ڕاکێش بوون منە یەک جوانە داوەڕستا 10 کیلومتریە سوورانە و بڕیارە 2027 کەوتە کاری و بڕیارە ساڵانە 5 میلیۆن دلاران وەک داهات بۆ کوردستانی بینیت ئەوە پرۆژەیەکی دی ئەوە سێ ڕۆژە بوون منە مە کۆنسێرت هەبوون ئەف کۆنسێرتە بووچی بەشێکی کەرتە گەشتیاریە ئەوژی گەشتیاریە هوەری و یا ئیڤنتانە گەشتیار هەنا دێن سەرا کوردستان دەن وەک جەهەکە شینواری جەهەکی بژینیە سیاحی گەشتیاری هەندێک جیهانە بەس بۆ بابەتە هوەری تێ یانیان ئیڤنتە ئەم هەستکەین ڕۆژە و چالاکیین جدا جدا وی کەرتە گەشتیاری هەمی بخۆ بگرین باست لە کۆنسێرت کرد لەو چەند ڕۆژێ ڕابردووە کۆنسێرت هەبووە ئایا لەو کۆنسێرتە زیاتر چێ تێدا بەشدار بوو ئایا گەشتیاری بیانی تێدا بەشدار بوو لەم کۆنسێرتانە؟ بێشک دڵخۆشی بە ئەوە چەند ڕۆژ بوون ئەوە چەند ڕۆژ بوون و کۆنسێرت وێرێ مەهەبوون هەر وێرێ مەتکردن و تشتێک گەلێکی دڵخۆش ئەو بوو و ڕێژەیە هەری بلند ینی پترش نیڤوان کەسێک و هاتی دەرڤی کوردستانە هات بوون بۆ هەر سێ ڕۆژان و هەژمارەکە گەلەکە باشی ئەم شەین بێژین و بۆ سێ ڕۆژن کۆنسێرتان نێزیکی 4000 کەس لێرێ بوون جوان 4000 پڕانیەوان بیانی بوون نەخەڵکی هەرێما کوردستانی بوون ئەوانی لەو 4 ڕۆژەی جەژنە لەو 4 ڕۆژەی جەژنە 4 ڕۆژ 3 ڕۆژیان 4 ڕۆژ بوو لای ئێوە کۆنسێرتەکان پێم خۆشە خۆت باس بکەیت 4000 کەس ئامادە بوو بەڵێ سێ ڕۆژ بوون سێ ڕۆژێن کۆنسێرتە بوون 4000 کەس لێرە ئامادە بوون پڕانیەوانژی بیانی بوون و گەشتیار بوون زۆر باشە ئێوە بەس وێبسایتتان هەیە
یان با بڵێن سوۆسیال میدیاش بەکارهێنن بۆ ئەوەی گەشتیاری بیانی زیاتر بێت ئاشنایی شوێنە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بێت کە خۆتەزانی ئێستا سوۆسیال میدیا زۆر کاریگەری زیاترە و لەوانەیە زیاتر بڵاو بێتەوە بابەتەکان. ڕاستە ڕاستبێژی مە بوێ چەندێک بێگومان مە کارن تایبەتەنە وەکی هەروە گوتی ڕاستە لێیا بوون منە منها vê qunağê da tekeza xwe extiye ser ew jî ragihandina biyaniye bûn mine berî çendê du rojnamevanên Almanî li vêrê bûn berî wê du rojnamevanên Brîtanî me îna bûne vêrê ku me geştek li çendîn bajarên Kurdistanê bû nîşada û bû rêk xist ku ew xû ka rastiya Kurdistanê çawa ew şên vegwêzin gelek cara kêşetinê ew e ku bêjin jêderê dirist dest wana nakevît lewma jî baş bûye cê hindê ku peyama Kurdistaniyan dirist زۆر باشە کاک هەڵمەت لەگەڵم بمێنەوە وابزانم ڕێککەوتنێک واژۆ دەکرێت لە نێوان دامەزراوەی ڤیزیت کوردستان لەگەڵ یاریزان ئاگیدا کە ڕێککەوتنێکە لە نێوان هەردوولادا واژۆ کراوە ئاگیت یاریزانێکی کوردی خەڵکی باکووری کوردستانە کە لە وڵاتی ئەڵمانیا دەژی چەندین پاڵەوانێتی بەدەست هێناوە ئەو هاتووە لەگەڵ ڤیزیت کوردستان ڕێککەوتنێک واژۆ دەکات ئەوە ڕێککەوتنەکە واژۆکرا لە نێوان هەردوولادا بەڕێوەبەری جێبەجەکاری ڤیزیت کوردستان لەگەڵ یاریزان ئاگیت ڕێککەوتنەکان واژۆ کردووە جا بۆیە پێم خۆشە پرسیار لە میوانەکەم بکەم بۆچی لەگەڵ ئەمانە ڕێککەوتنەکەن ئەگەر ئێستا میوانەکەم باشە کاک هەڵمەت ئێوە ئێستا ئەوەی بینیمان ڕێککەوتنێک بوو لەگەڵ یاریزانێک بوو باشە یاریزانێکی کووردە کە لە ئەڵمانیا دەژیت و خەڵکی باکووری کوردستانە بۆچی لەگەڵ ئەم کەسانە ڕێککەوتنەکەن ئەنی ئەمانجی ئەم ڕێککەوتنانە چییە؟ ڕاستی ئەگیت کەبایل جێشانازی ئەس باوەڕکەم بۆ هەر کوردێکی بەرکو یەکەم یاریزانê بۆکسینگەیە یەک کورد یەک و نها لە ئەڵمانیا گەهشتیە vê قوناغê ku xudanê yanî helgirê nasnameya qaramanê boksingê seranserî cîhanê me wek Vizit Kurdistan me pê baş e ku em ravenda Kurdî jî her li gel xwe pêk ve dengê me pêk ve her wekî me gotî ew ê armanca me ya gihandina wêneyê Kurdistanê gehîne cîhanê me pê baş e ku ravenda Kurdî giştî û taybet ew mînakên hosa ên cêşanaziyê wek û Agît Kabayelî yê ku evrûke me rêkeftinnameya gel îmza kirî ku bibîte dengê Vizit Kurdistan li Almanya û li Ewropa û me nêzik dê me ageh ji serkeftinên gelekîn mezin ji Agîdî bîn وەکو نوێنەرێکی ڤیزیت کوردستانە بێتن لە ئەڵمانیا بله û her wesa nûnerekê Kurdistanê û şiyanên Kurdan seranserî cîhanê nîşan de Kurd di hemî buwaran da serkeftî bin eger derfet û piştevanî زۆر باشە ئێوە ڕێککەوتن لەگەڵ چی ترەکەن تەنانەت بەڕێوەبەری جێبەجێکاری ڤیزیت کوردستان باسی لەوە کرد کە ڕێککەوتن لەگەڵ ژمارەی براند دەشەکەین هەم وەکو براند هەم وەکو کەسایەتی بەنیازن ڕێککەوتن لەگەڵ چێ بکەن بوون پێش نوکە وەرزشوانێکی دیژی گەلک سەرکەفتی ئیزاک توتوملو یاریزانێکی بێژین سیباقەس ترۆمبێلانە لە ئیسپانیا ئەوژی ستێرەکە گەلەکە گەشت بوارێ خوددا وەرزشە خوددا ئەوە دوو وەرزشوانیان کوونها کارانە کرد بۆیە ناوەکەم بۆ تاکید کێو لەگەڵ چیتر گرێ بەستەکە هەولێر سلێمانی دهۆک هەڵەبجە هەرچوار پارێز بەڵێ لەگەڵ ئیزاک توتوملو بەریان هاژی سەردەنا کوردستانی کردیا و
وەکی هین ئاگادار و وەرزشە خوددا ئەوژی قارەمانە ئەو ئەگیت کەبایل هەردووک نوکە وەک نوێنەرن وەرزشیên Visit Kurdistan ئەم گەل کارکەین بێکۆن براندên دیژی هەنە یەکۆ دێنێزیک هێنە ڕاگەهاندن بەرکو ئەڤوکە ڕاگەهاندنا فەرمیە Visit Kurdistanەیە مەدوێت هێدی پاشا ڕۆژێ لە براندên دیژی هێنە ڕاگەهاندن لەبەجێ شارازیەک و قارەمانێکێ وەکی عەقیدی ئەڤروکەل سەر ستێجەمە کارنامەیەوی و ئارمانجاویژی گەل یامە گونجایە بۆ گەهاندنا دەنگی کوردستانê û بۆ dana niyasîna Kurdistanê wek cihekî geştiyarî û yê mêvan perwer bu hemî cîhanê. زۆر باشە ئەی بڕاندەکان لەگەڵ چێ گرێبەستواژۆکەن ئەمە کەسایەتی بڵمەند و کەسی وەرزشی بەناوبانگت باس کرد بەڵام ئەی بڕاندەکان بەنیازن لەگەڵ چێ بکەن تا ئێستا هیچ ڕێکەوتنێکتان کردووە ئەگەر ڕێکەوتنتان کردووە لەگەڵ چێ بووە ئەگەر نەشتان کردو بەنیازم بیکەن لەگەڵ چێیکەن بۆ گەشەپێدانی کەرتەکە بێگومان ئەم نوکە قوناغدانەکو ئەم وان ڕێکهەفتنان گەلوان براندن جیهانی ئەچێن بێژمەوەین جیهانین هەرین مەزنن کودێشێن بەهاتنا خۆ بۆ کوردستانê دێ بۆ جیهانê سەلمینن ku Kurdisan cihekê parastiye cihekêş hejiye û cihekê guncaya bû geştiyariye û bazirganiye jî lêber ku niha ta ku bila ew bibîte surprise da ku dema rêkeftiname têde îmzakirin min nevê carê navan bêjin belku yasayî jî nedurist e lê piştras bin dê hindek birand bin yên ku beriya niha li Kurdistanê Iraqê nebûn ku em wek Visit Kurdistan şiyan bi wê karnameya xwe û bi karê xwe baş باوەریە وانە بینی قەستە کوردستان باش هاوکارانم ماڵپەڕی ئەویان کردوێتەوە Visit کوردستانە باشە چ زانیارێکی تێدا چی لەخۆگرێت چ ئاسانکاریەکتان کردووە بۆ ئەوەی گەشتیار بتوانێت بە ئاسانترین شێوە دەستی بە وێبسایتە ڕابگات و بتوانێت زانیاری لێ وەربگرێت ساڵانە گەشتیارێکی زۆر بۆ لە نزیکەوە ئەزمونکردنیان بەڵێ ماڵپەڕمە دوو ئەرمانجان جستینێت ئەرمانجەیەکی ئەوەکو دیرو کلتور و دانانیا سینا کوردستانê گورey rastiya Kurdistanê zardevê Kurdistanê bû cîhanê bi hemî zimanan bête belav kirin ew yek yadî ew ku serbora geştiyarî li Kurdistanê em sûgerkên û pêş veveyn geştiyar bi rêya malperê Visit Kurdistan .krdî şêt berî pilêta xwe bibirî hemî zanyariya we birîna pilêtê şêt her li mala xwe hotêlan jêbgirî di tora veguhastina beyne şarekî bû şarekî li gel bijîn ew rêxerên geştan çi çiyavanî bû çi jî her îventeka dîbî ew ê hemiyê şêt berî qesta Kurdistanê bike vana hemiya rêk dixin hemî asankarî bêne kirin bû vê çendê jî Visit Kurdistan her wekî min gotî wekî sîhwaneyekê bû hemî kertê geştiyarî kar diket û li gel hemî wan rêkxerên toran yên geştan ku li nava Kurdistanê li kertê taybet da kar diket û hevkariye gelwan diket û wana kom diket li ser êk portal باشە شوێنە گەشتارەکانی هەموو کوردستان تێدایە بۆ نمونە لە هەولێر لە دهۆک لە سلێمانی لە هەڵەبجە بله به فرق و جداهی همی کردستان تدایه جهن گشتیاری و جهن میجوی دیروکی جی برکو یا گلک گرنگ او ام شانازیم به و میجوا خو هنده زنگین به کلتور خو هنده مروانه او جی هر سرهمان مالپر همی زانیاریان همی باجاران لهمی دوران همی اوه فرارنگیا کردستان یا همی اولان لویزیت کردستان و سلمال پره و دیارن بو جیهانه هەمووی هەیە زۆر باشە جگەلەوەی کە ئەو پرۆژەی تەلەفریکەی سۆران دواتر دێمەنێت لەسەر تەفاسیلەکەی کە ئێوە لەسەر لەکوێی تر پرۆژەتان هەیە چۆنە بە شێوەیەکە چییە؟
چندین پروژه ریدانه وکی مگوتی بون من اوه بابتن جبركو بروجين جالك مازنن اون يكو ام بهما هنجيل جال حكومة هرم كردستان كاين فرقو جداهينا بيد لام بشراز بن دمكي نزيك ديل زاخو دهوكو سليماني وكركيكو حلب تجي بروجه ما هبن هندي ين جالك مازن كو بفرقو جداهي بس يكو از بيجم اس ما بحث سربورا گشتياري كردما تتبري لهمي جهان تو جري دبینی دما گشتیار قصد باجرک یان ولاتا کت حست کت بیرهاتنه کت تشتکی بچوک گل خوب بد ما وزید کردستان به پروژه خوی سوونیر بونمنا لباجار کردستان لهولیر لزاخو دمکی نزیک لفروک خانه و لنافروک انجی برهمک درست کریه به هفکاری لگل هر هنرمند و دیزاینر کرد یان خمالی ما هم وقت پشتوانی بو اوان همجي ما هندك برودكت شيكرنا هندك برهم شيكرينا كو نونراتيا كولتورة كردستانه دكاتو تجاري بيتا بيرواريا كو تجارش بير نكتو الجال خوبات أفاد هوركاتينا لأفا جبوس شتي ياكو جشتيارا كردستانه جالك جرنجن جشتيار جدايا وید بو همی جوره گشتیاران ما تشتبن همی کس ناونوت بچن سردانا تلفریکا کن وکی ما گوتی هنا یکو ناف باجری دا حست کن بزان اری اف باجرا چواجی ام شانازی و هولیر نکبینین کو باجرا که گلکی پیش کفتی یه تیر بازرگانی یه جه بازار دور همیه اوه همی ریکن که همشین گشتیاران پی راکیش باشە بێتان لە هەموو وەرزەکانی ساڵ کردوتەوە ها چونکە گەشتیاری زستانە هەیە گەشتیاری هەولە هەیەمانە هەن بێتان لەمانە کردوتەوە بله ما بجین ما ڕێبەرێکی تایبەت گایدێکی تایبەتی گەشتیاری هەیە کو هەر جهەکێ گەشتیاری کوردستانێ ما بزانیاری وضعانیاسین لوی ورزی تو سردانی بکی تایبت من دیگه خواه هل وی ورزی گنجای وی ورزی بگمان دوی هر لمال پاریجه هیا هم بلاوه جینها کردستانه او ریبر گشتیاری ویزیت کردستان سبایوه و گوری ورزان گوری چالاکیان گوری دوران همی هاتی دابش کردن و برونی باشە هەم ڕێبەرەکە هەم وێبسایتەکە بە چەند زمان بەردەستە بله نوکا ما دست بکریه بگمان زمان کردی عربی و انگلیزی ل برفره بونا وزید کردستان دی زمان دیجی بردست بن نها تکزامل سر زمان انگلیزیه و زمان جهانی کو امشین بدیاتین گشتیار پرانیا جهان پێبقەتین باشە چکە تورکیاش جیرانمانە و ئێرانیش جیرانمانە بیر لە زمانی فارسی و تورکیش بکەنەوە بله پلان دایە هەر نها لەسەر کار تێدەکردن بگومان دمکی نزدیک دهتا راگاندن کوده جبلی فارسی و ترکی زمان دیجی لهتا زیرکرن زۆر باشە شتێک سەرنجی ڕاکێشام کە ئەو ژمارە زۆرە گەشتیاری باسێکەنە لە ماوەی دە ساڵی داهاتووە ئەوەتانەوێت تا دە ساڵی داهاتوو بابەت 10 ملیۆن گەشتیار سەردانی هەرێمی کوردستان بکە ژمارەیەکی زۆرە ئەمە تەنها پێشبینیە یان بەڕاستی ڕۆژێک لە ڕۆژانە بێتە واقع هر آرمان جو کارنامه وزید کردستان دا ما بری هر تشتی هزار هنده کری اره بوچی کرت گشتیاریش برکو ما ام پشتراستی کو کرت گشتیاری چت فاکتره که سرکی بی ده برفره کرنا جیدرین آبورین حرم کردستانه کو ما کو کارنامه حکمت حرم کردستان ده کو جدرن ننفتی هبن ما په باوره ام په باورین کو کرد گشتیاری شد و والله تشکیت شد ویجهی بگیرید و بگمان دم اموان هجمارا بون ما بو پروژه کی وکی داورستا یان تلفریکا سوران بحث بگین اوه لیکولینن
شارەزایên ئابوورî ne ku de pêş proje dest bi proje bête kirin ev xwandine bû vê çendê hatiye kirin projeyê davarista Soran jî li gel kompanyeka navdara bispûra Îtalî dê kirin û li gel bispûrên aborî jî ev çende hem wek têçûyê projeyê û masterîn projeye bi têçûyê $160 milyon her jî ku proje xwe salana $5 milyon دوباره بین تناف هرما کردستانه و ولاتیین کردستانه بازرگان و هر کسی هر خودان ایشک و هر خودان دکانک و بازارک و هتلک و چشتخانک لی مفادار بیت وکی همی خلق کردستان زۆر باشە باسی ئەو پرۆژەیەت کرا و تەلەفریکە پێشە زانیاری وردم بدەیتێ لەسەر ئەو پرۆژەیە لە کوێوە دەست پێکات بۆ کوێیە چونکە دەڵێ 10 کیلۆمەترە 10 کیلۆمەتر زۆرە ببوورە دەنگ ئەو پرۆژەی تەلەفریک ها ئەوەی باسکەوەی سۆرە ببوورە ئەگەر بەڵێ باشە بەڵێ درێژەکەی زۆرە 10 کیلۆمەتر گەلێک زۆرە باشە لەوانەیە پرۆژەیەکی گەورە بێت پێم خۆشە بزانێت کە لە کوێوە دەست پێکات بۆ چییە چی لە خۆیەگرێ بەڵێ پرۆژەی داوەڕستە سووران ئەف ساڵە دەست بکار بووە و بڕیارە 2027 دوماهی بێت پرۆژەکی ئەوەندە مەزنە و 10 کیلومتر داوەڕستە 10 کیلومتر ژلایەکی چیای بۆ لایەکێ دی ئەم بەسکەین لێ 8 وێستگە هەنە ئەو وێستگە دل هەمی وان دەبەرن مێن جوانێت دەوروبەرێن سووران هەبن وێستگە دێ هەبن و هۆتێل بن وێزگە دێ هەبن و چێشتخانە و کافیتێریا بن یەدی چالاکیەن گەشتیاری بن یەن تەرفیهی یەن هونەری حتا کو گەیتە لایەدی و بابەتە سروشتی وەکی بێخاڵ وەکی سیلاڤ و ئەفتشن وسال لێ منطقە ئەوەندە جوان هەبیت دێ هەمی خۆڤەگریت لێ لە سۆران خۆ دەست پێت کرد و وان وێزگەهان هەمیان خۆڤەگریت 10 کیلومترن پرۆژەکی هەری مازنە واتە زیاتر لە سنووری قەزای ڕەواندزە بەڵێ بەڵێ وێ هەمی خۆڤەگریت ئێستا لە چ قۆناغێکە ئایا کارکردنا چییە دەست پێ دەکەن گەیشتە کوێ وقتی پروژه خود 2 سالن اف سالا مها ایک و 2 دست به هاتیه کرن بگومان بوچی 2 سالا وقت کشید بلکه زودتر جی هم کوالیتی گوره استاندارد جهانی قلب کمپانی ایتالیا کو من باز جکری هم جی داکو نکو وی جهه گشتیاری هنده ی مفادار جالی گشتیاری و وی جوانیا دور سوران و رواندز به تمامی بیت دای خستن افکاره بر ورز گشتیاری راهیتا کرن بیکو ریبه نگرتن بیکو پروژه دی بین راوستاندن افکاره دیتا کرن برویجی 2 ساله دوه کشید همشین بیجین 3-4 ماه جوه دست پیکا وی کار کرن وی پروژه در دیپارینه و همیتش گوره پلانیه لی دست پیک بگومان جیرخانه یا پروژه باش بۆ گەشتیار کاگوڵە نرخ زۆر گرینگە نرخ بەڵاشە دایمەن گەشتیار بیر لەوا کاتەوە کام وڵات خۆشە بۆ گەشت و نرخەکەشی گونجاوە بیرتان لە نرخ کردوتەوە کەوا بکەن گەشتیار ڕاکێشن بۆی کە هەم شوێنەکە خۆشە هەم نرخەکەشی گونجاوە بله تا بناسەکە گەلک باشدا نرخی نەکو ئەرزان گونجای هەژی وێ یاکو وەرگریت گەشتیار گەلک بێ ڕازیە بله ئەس بێگومان مەحەزر بێ چەنددا کریێش بەرکو ئارمانجا مە ئەوە کەرتی گەشتیاری هەر پرۆژەیەکی ویزیت کوردستان ببیتە ژێدەرێک بۆ ئابوورە کوردستانی بێگومان هەزر لێکرد بە بابەت هەندی پتر گەشتیار بهێن بجا سرا نرخەکەی گونجای بیت یعنی سرا بێ داغبار بوونا کوردستانê بێگومان ئەوە کاریگەرتر بێ بەس ئەس چێن بەحسێ پرۆژەیەمێ کۆنسێرتên cejnê bikem ka çendkî guncay bû ka bêjin nirxê tikitên wê çawa bi ciwanî bi xwandineka geleka baş
بۆ گەشتیاران سەرکەفتیان بۆ ڕاغب عەلامە ئەوەی هەبوو با نمونەیەکە با نمونەیەک بهێنمەوە ڕاغب عەلامە کۆنسێرتی هەبوو بەڵێ بلیتی چونە ژوورۆ بە چەند بوو بەڵێ بله همچنین بجین کرسیل وره زیراتری 200 و 300 دلار جهاتی نفروشتن بس همان کار دا تیکت به 25,000 جهاتی نفروشتن اوه نتنه نرخه که گلکی گنجایه بلکه ما وقت به هلکفت جشنه و به هلکفت افرو که وقت راگاندنا فرمیا وزید کردستان ما و برچاف ورگرتنا همو تاخوچینان جبر وقت پروژه می اکی کنسرتان اف نرخات بودانان از پشت راستم بوین نرخی لچه جهان هنرمندن مازن نتنه وقت راغب علامه هنرمندن مین کرجی ین وکو کاروان کامل و ایوب علی و هنرمندن لبنانی وکی یاراو محمد سالم جین کو ما افریقا هین وین نرخی دست کسی ناکهون بس ام دلخوشین و پروژه که گلک سرکفتیانه بود برکو ام شاین سرنجا گلک راکشان هجماره که زور گشتیاران راکشین همجی دل کردستانیان خواهی آماده بون خوشکن و جشن دوام پیروز کن زۆر باشە بەنیازن کۆنسێرتی تر ساز بکەن و هونەرمەندی تر بێنن بله بگومان بله بگومان پشتی هر پروژه کی خواندنه که وی بو پروژه کن دی چواشین باشتر کن دی چواشین بالا یکدی تجی کن دی چواشین بردامی دینه بس بگومان هر وقتی مگوتی گشتیاریا انترتینمنت گشتیاریا هنری بشکی گلکی گرنگه جکارن وزارت کردستانیان گشتیار کرد گشتیار گشتی و ده بردوام بیتول نزیک جده پروژه باشتر هبن هیچتان هەیە هیچ کۆنسێرتی ترتان هەیە ئەتوانێ ئەگەر هەتانە ئاماژەی پێ بکەی ینی لەم نزیکانە بله دهی دوماهی کنسرت ما بو بگومان پروژه می درش خانه دا اینانا هنرمند نف دولتی ین اوروپی و امریکی و جهانی جدا هنه او جدی الهولی هنا کرن دل کردستان سلیمانی دهو که زاخول باجر هنا کرن گوری دارشتنه که تایبت خواندنه که تایبت جبو ارمان جا میا سرکی یا اینانا گشتیاران بوی چندجی دم گرنگه دم هنرمندان گرنگه دم گنجینا وان هنرمندان گل کردستان گرنگه اوه همی پروژه یعنی خواندنه که گلک باش و رکخستنه که گلک باش بگذد ما ایگم از گونه که گلک باش هبو بردوامی داده زۆر باشە ئێوە تەنها هونەرمەند دێنن یان کەسی تری بەناوبانجی دێن بۆ هەرێمی کوردستان ئەکتەر بێت یان لە هەر بوارشکا بێت کەسەکە بەناوبانگ بێت بله ناخر بگومان دماغ بجم هنرمند واتە نەت ستران بێش نەتنێ گۆرانی بێت هونەر هەمی هونەری بخوبەت یاریزانێکی تۆپی پێیە ئەکتەر بیت ئەکتەرێکە بێگومان بەس چییە بێت مەد بێت شتێکی گونجای بیت ئەگەر نوکە بونمامە ئەڤروکا عەگیب قەبایل ئینایە بێرێ نەمەتەنێ ئینایە بێرێ داکو ئەم بێژی وزت کوردستان دشێت فلان کەسیان فلان کەسی بینیت مە بەرنامەیەکی ئیکسەردانە چاوەلگەر کار کەین چاوە مفادار بین چاوە هەفبەش بین دێک ئارمانجدا هەر وەسا بوو هر کەسێکی دی ئەمژین ئەمژ بوو ناوی کار ناکەین ئەمژ بوو ئارمانجێکی کار دەکەین و جێشەنازیە بوومەک و ئەو ئارمانج ئەم بشین وە کەرتە تایبەت کەرتە گەشتیاری دگەل هەماهەنگی مل بە ملێک کارنامەیە حکومەتێکی دەبێت و کاریگەرتن ئەفچەندە باش حکومەت تا چەند هاوکارتانە بگومان یاکوما وەک دەمەزراوەیەکە سەبەت حکومەت خۆی ئێستا لەوەیە بەڵام هاوکاریکردنی دامەزراوەکانی حکومەت زۆر گرنگە بگومان جێشەنازیەک و جەناب سەرۆکی حکومەتی ئەڤروکەل وێرەیە و داغبار بووە بە ئارمانجەمە و حکومەت بگشتی و هاریکارە بوو نەتەنە وزارت کوردستان لە هەر چالاکیەکە بەڵێ
کو حکومت ما هاریکارا و آسان کاریان بو هر پروژه که بجینی مفادار بو خلق کردستان بو کردستان شناسیه که حکومت وان آسان کاریان وان رخوش کرا بو چنده و بو نجی و وزن کردستان هندی حولک هندی شیانک شنبید اندیشین دا در حقی به پشتوانی و دیده وان آرمانجان در بکردیم زۆر باشە باس لە هەلیکار کراوە لەم دامەزراوەیەدا باشە دەڵێن 500 هەلیکار دەڕەخسێنی ئەو 500 هەلیکارە چۆن دەڕەخسێن بێت ئایا ڕەخسێنراوە یان دەیڕەخسێنن پێم خۆشە زانیاری لەسەر ئەو پێ و بحث 500 هلیکار کرد او 500 درفت کاری هر بحث پروژه تلفریکا سورانه او لویره یکسر 500 کس لکره بگومان او مرجع که میسرکی بو هر پروژه کی بونمونه اوان کنسرتان جی 200 گنج مبقول ویری کار دکر دنوا سی روزن جشن و کنسرت و هر پروژه که من نبس درفت کاری لهر وسط درفت ورگرتنا سربورا کاری بو گنجان دابین دکن او درفت کاری 500 و بحث کری رجاء کمازن دوی قناغه دا دست کار بنا رجاء دیشی دو قناغه بیدا دست کار بن و من 500 درفت کاری او تا سال 2025 تنه دوی پروژه دا بگومان ده هر پروژه که دیگه ویزت کردستانش دا هجماره که زورا درفت کاری بو خلقی ما بو خلقی دوره هر او پروژه لی دهنه دابی کرن و بردست کرن یعنی لەو ماوەیە ئێستا 200 هەلیکارتان ڕەخساندووە ئەو بێ ئەوەی پرۆژەکەتان تەواو بێ باشە پرۆژەکەتەوە نەبووە 200 هەلیکار هەیە بله هر بله ده بناغن بین ین پروژه دا او هجمارگی دا 500 باشە ئێوە ئەڵێن وا دەکەین ژمارێکی زۆر هەم بە ملیۆنان گەشتیار بێن بەڵام کە و گەشتیارانە دێن هەلیکار زیاتر لەوانەیە بڕەخسێت و ئاڵ و گۆڕی بازرگانی زیاتر دەبێتن بازار دەبوژێتەوە بەڵام هەلیکار بەنیازن هەلیکار چەند بڕەخسێنن بۆ هاوڵات ئەمە سەرەتایە بەڵام ئامانجی ئەوە بۆ داهاتوو چەندە هجماره که بێژم بلکو ناش بلکو چندین پروژه هشتا دو قناغن دانا ندانا دو قناغن خواندنه و لیکولی ندانا لیباز بیگمان دما ام بیجین ویزیت کردستان و کرتی گشتیاری کردستانه جبر پرس بید خوجه بر پرس زانید و به ببید فاکترک سرکی بر فرحکرنا جدرن آبوری ین هریما کردستانه بیگمان بوی چند ام نبحث دهات اکید کنج برای گشتیاران و بیجن او بزاوات کلتنا بازاری دا بگومان ما بحث وی چند یجی کو درفت کاری چه بن کو خلقی ما ین بیکار درفت کاری بوان چه بن اوین کار دکن درفت داشتن ین کاری او همی بوی چند زورید کو آبور گشته بکرد که کردستان گشتی گشته بکرد او ارکه که اموات دمزروا که کرد گشتیاری ویجی خوبه بینه هر پروژه که خدا تو هم گرنگیه او بجین اولویت دیدین کارمند و خدانشیان بگو کس خلق ما راستی خدانشیان جفات المرجع و همجی مرجع ما بو هر کاری که بگومان بو هر پروژه کی بو پروژه کی دی مرجع دخازین جدانه بو چنده بس ما کسک بید مدبید ام هاریکار بین داکو کارمند داکو کاری که یعنی خدان کاری که آوا درست بکن یکو خدانشیان و بدل سوزی جبو کردستان او جبو و آرمانجه کار بکرد. اونا مرجعی دیگو بگومان اگر تا کنسرت کردستان به هنده پیورندی هم. بگومان هر وکی من گویی هر وکی برای نهام گویی اول مرجع بروانامه و کاکل مدلروی بروانامه و ایلا درچوی گشت و گذار بید یعنی آسای درچوی هر نظام کو پنانگیش کرد بس گرینگ و توانای هبیتو
بێت کار بکات. دەستێکی ئەم ئێوارەیە ئەم ئێوارە بخیر بله بێگومان پێدوی ناکات بەس دەرچوویان گەشتیاری بن ئەو gelek dehşên harikar bin gelme çünkü bisporin xwandinawana lê weku min gotî me projeyên cuda hene yên çendîn buwaran da bu her buwarî me bispor bên ew bispor jî em piştrastên ku ew hemî peymange û zanîngehên me yên Herêma Kurdistanê wan gencên xudan şiyan berhem tînin berdewam me jî divêt em wekertê taybet bi erkê xurabîn û wan derfetên karî bi wan hemî xudan şiyanan û xudan hezan yên ku dilsozî hezken bû Kurdistanê û bi xwe kar bikin wan bideyne karî. زۆر باشە دوای ئەو پرۆژەیە پێم خۆشە گەر بۆم دیاری بکەیت دوای ئەم پرۆژەی سۆرە ئەو تەلەفریک بەنیازن لە کوێ پرۆژەی دووەمتان بێ یان پرۆژەی دواتر چێ بێ لەکوێیە لە شارێکی کوردستانە بۆ پێشکەشکردنی گۆتارەکەی بەڵێ ئەم بێگومان هەروەکی من گوتی ئەڤروکە هەر لێرێ هەفدەم لەگەل vê çavpêkevname Vizit Kurdistan têda ragihandin ئەڤروکا ڕۆژێکە gelekî pîroz e em hevkên rojên me dilpaşa rojê hêne ragihandin. زۆر سپاس کاتمان گرتی سپاس بۆ هەڵمەت کێسەیەک تێبێژی دامەزراوە بکە